لە فەڕەنسا بە پێشمەرگەیدا هەڵدەگوت لە هەولێریش پرۆژە نیشتە جێبوونە گرانبەهاکەی خستە بازار. ئەمە چیرۆکی شیڤان پەروەرە، ڕۆژانێک بە گۆرانی پڕحەماسی وا هاتن پێشمەرگێمە خەڵکی بۆ کۆڕی خەبات هان دەدا. زۆرێکیش لە ژێر کاریگەری گۆرانی و سرودەکانی سەرکیان لەشان کرد و گیانی خۆیان لە پێناو کوردستان بەخشی. ئێستاش بۆ تاخاوەنی پرۆژەیەکی گەورەی نیشتەجێبوون لە هەولێر کە ڕەنگە پێشمەرگەی ئاسایی بە خەونیش نەیگاتێ. شیڤان پەروەر هەینی ڕابردوو لە پاریس ئەکاتی کردنەوەی شەقامێکی چەند مەتری لە پارکێکی پاریس گۆرانی پێشمەرگەی بەرامبەر مەسعود بارزانی وت کەچی دوێنێش لەگەڵ مەسرور بارزانی لە هەولێر لە پێشەنگای وەبەرهێنانی خانوبەرە دەرکەوت. بەپێی بەدواداچوونی ڕۆژنامەنووس هەژار ئەنوەر دوای ئەوەی شیڤان پەروەر لە دهۆک زەویەکی پێدرا و پاشان بە 2 ملیۆن دۆلار فرۆشتی لە شەقامی 120 مەتری لە شاری هەولێر لا نزیک فڕۆکەخانە زەویەکی پێدرا بۆ پرۆژەیەکی گەشتیاری کە بە 23 ملیۆن دۆلار دەخەمڵێندرێت. پرۆژەکەی ناوی ئالاسکا تاوەرە ئێستا بەشێکی تەواو بووە. شیڤان پەروەریش دەستی بە ڕیکلامکردن بۆی کردووە. ئەوە لە کاتێکدایە پێشمەرگەی ئاسایی هەرگیز زەویەکی 100 مەتریشی لە شوێنێکی گونجاو بۆ دروستکردنی خان و پێنادرێت. ئەمە جگەلەوەی بە چەند مانگێک ئەگەر موچەیەکی بۆ دانەوەی قەرزەکانی پێ بدرێت کەچی ئەوانەی سوودمەند بوونە تەنها ئەوانن کە بازرگانی بە ناوی پێشمەرگەوە دەکەن.